قسەی کاک ڕێباز شێ ڕێبازم ببیدێتەوە لە ئینتخاباتی یەکەم تەواو بە ساڵی 92 ڕابەر سیاسی بوون کۆبنەوەشی کردین لە کۆبنەوەکە باسی انتخاباتی نەتیجەی انتخاباتی 92 دەست بوو تاوان کاک ڕێباز جاری مستەقە بوو ڕەژمی بوو هەر ئەو کاتە گوتی ئێمە لەگە پارتی پێک ناین هەر نەتیجەکە دەچوو گوتی زەحمەتە گوتی مەمزەلا پرسیارشی نەوشەرا مستەفای کردیە گوتی نەزیە انتخاباتەکەت پێ چۆنە کانەشوانی گوتی خراپە گوتی هەر لە ئێستاوە دوو حکومەتە گوتی هەر لە ئێستاوە دوو حکومەتە 50-50 گوتی وەزیر و وەکیل وەزیر یەک دەسەڵات گوتی ئەوە سەر ناکری گوتی پرسیارێکە گوتی ئەدی چ ڕێگایەک باشە بۆ ئەوە ئێمە لەگە پارتیدارە بکەین سێ ڕێگای بێگو بەڵام گوتی دوو ڕێگا لە هەمیان باشترە یەکەکیان وتی باشترین ڕێگا مامدەرە ئەگە بیکە بێ مەعارەزە فرسەتێکمان لەو هاتیە لە ئێستاوە بۆ مەعارەزەی دروستکەین حکوومەت بە تەنیا بە سوڵتە دروست نابی هەر سەدمان چی هەر سەد ئەندام پەلەوان بسە سوڵتە وتی شتی وا دروست نابی ئەوە نەتیجە سەر نابی وتی ئەمە دەبینە مەعارەزە 4 ساڵان بە پارتی حکوم بکەن تەبیعیە چییە وتی لە ئێستاوە تەلەڤیزیۆنمانێ و خەڵکمانی و تەنزیمانی و لە شارنی و گوتی شار فەرقی هەیە کاکە گوتی حکمی شار فەرقی لەگەڵ حکمی شاخێ ئەمە لە شاخ بڵێتی کەسمان دەزانین بەڵام لێرە وان نییە ئەگات لێپی گوتی حەلی دووەم گوتی ئەگەر دەتەوێت هێشتان باشتر بی مام ناوەند بی ئەو سەد ئەندام پەرلەمانێ یەک کادری سیاسی و عەسکەری دامەنێ هەرچی ڕۆژێک لە شاخ بنێ لێستا ئەو پەرلەمانەی گوتی ئەوە زۆر باشترە گوتی بەوەش دەتوانین ماوەیەکی باش لەگەڵ پارتی وتی دێوی خراپەکە گوتی لە هەمیان خراپترەوەیە سبنێ کادری عەسکەری و ئەوانەی بەناوی تەنزیم و ڕێخستوان بچن ناو پەرلەمانە وتی ئەوە یەک ساڵی زیاتر ناخایانی تێکە چی وتی ئەو سێ حەلە دوو حەلی یەکەم لە هەمیان باشتر مەعارەزە بەس بەجیان نەکە ئەمە لە 92 غەڵەتین کاکە پێمان خۆش بێت ناخۆش بێت بەردی بناغی یەکەممان لە حکومڕانی غەڵەتە هیچ پێویست ناکە مناقشەی بکەین خەتای خوێندەوارەکە شەهان نە خوێندەوار خەتای نییە خەتای خوێندەوارەکانە کە بەردی بناغی یەکەمی غەڵەتدانە بەڕاستی ئەوە واقعەکە ئەمە ئەگە بەردی بناغی یەکەمە غەڵەتدانە نابایە ئەو هاتووش نابوو نەتیجەی ئینتیخاباتەکەش بە تۆزی کتانە 50-50 نەبوو پاش 10 ساڵی ئەو جەیەشتی بۆ چولنەوە بە بەنزاویە پاش 10 ساڵی دی ئەو جا اعتراضی کرد لەگەنە خۆ لە ئەسڵەوانە بەس بەرژیان ڕەشە کردیان کاکە غەڵەت بوو هەموو ئینتیخاباتەکەمان کۆتاییەکەی غەڵەتە نەتیجەکەی بەرهەمی نییە تێگەشت ئەوە دوو حتا چاوەڕێم حکوومەتی عێراقی ڕووها گوتمان ئینتیخابات ئەمەلمان هاتەوە دەی ئینشاڵڵا ئەم جارە کورد نیەتی حکومڕانی هەیە دیسان نەیبوو امتیازاتێکی زۆر کەتە گۆڕی عالم کەتە دوو امتیازات یەک کەس ڕووی لە حکومڕانی کوردی نەبووە ها دنیاتان دەکەمەوە هەتا ئەم جارە معارەزە پەیدا بوو ئەمەلەکمان زۆر دروست بووە بەڕاستی بێ چکە دائیمە سەرکردا ئەگەر مناقەشەی لە بین تاچی دروست کرد ئەوە مهمە کاکە ئێستا خەڵکی مەجلیسا قسەی بکەی پێت پێ دەکەی بەڕاستی پێت گرژ دەبێت تۆ دەرێ باسی دەکەیەوە تو گفتوگۆ نەمایە گفتوگۆ مناقەشە نەمایە ڕەئی جیاواز نەمایە یعنی کەس چاوی لەو خۆمان ئێستا کەسمان چاومە لە خۆی خۆمان ڕزگارکەین هەمومان چاوەڕێکی ئەمە خاڵێکی تر ئەوە ئێستا کرد کاکە زروفێکی تر زاتەوە خەچیمە ئێستا مەرجەئیمە دادگای فیدرالیە مەرجەئی کورد بەڕاستی پێم چاوەڕێەوە ناکەین پەرلەمانێکی بە قوتەوی چارەسەری کێشەی بکە چکە هەموو پەرلەماناتی چارەسەری نەکرد ئێستا کە خەڵەمانی خۆ کێشەوی شکاتی تەقدیم بکەستە محکەمەی فیدرالی بۆیە ئەوە یەک دەبی لە خاڵەکانی کاکە ئاگات لێ مەرجەئیمە مەرجەئی کورد ئێستا دادگای فیدرالیە تێگەیشتی دوو ڕاستیت پێ بڵێم ئەم وەزعی ئێستاە خەڵک ئیرادەی نەمایە سێ هەرچی تۆ دەستی لۆ دەبەی حتمەن خیانەتەکە لەوەی لەگە دەکە کامە زۆر هەوو داشتە چی بکە فێڵێکیان لێ کرد فێڵە ناوی سێدنی نانێ سەرگری بۆیە دەبێت مەزموعاشی زۆر ئێستا نەخۆشێک لە دنیای هەیە ها برادەریدا ئەمە هەستی پێ هێشتا نەبوویتە بابەتێکی زدی باسی بکەین پێی دەڵێن گەندەڵی
کاکە لە وڵاتانی دنیای لە هەموو وڵاتانی دنیا ئەو شەڕە معدەل بەردەوامە شەڕی گەندەڵی شەڕی دژە گەندەڵی ئەمە تا ئێستا ڕۆژە کۆ نەبووین مۆزمەیە کەس برادر خاوەن شادەبی خاوەن پیاوەشی نیشتما پڕەوی ئەری کاکە گروپێک دروستکەین بەناوی گروپی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی زاری کاکە جاری نابا کۆبینەوە کاکە ئەوە شەڕێکی گەورەی هاندێ لە دوای شەڕی جیهانی یەکەم و دوم سێمی شەڕە پێنێ شەڕی گەندەڵی ئەوە لە هەموو هەر وڵاتێک حکومڕانی شاری هەبوو ئەو شەڕە دەست پێ دەکە ها ئەمە زۆر بە سادەی وەردەگین کورە سەرۆت و سامانمان نما وەڵڵا زەوی نما وەڵڵا تربیەت نمایە سەحە نمایە کاکە لازم بەتە یعنی چاوەڕ یعنی بە قسە دۆزی کاکە ساکەس خڕبینەوە چێ بەجێمان دەکە حەزبەکان بنێوە کاکە سبەوە پێکهاتتان دەکەین ئەمە نابژێن دەنگۆ چنە بە خۆتان بە خۆتان چانەتە بێ نابژێن سزی کۆ بکەین چارەتی بە خۆمان شتێکی باش بین ناوەڕۆکێکی باشمانە بین ئینجا بتوانین داوا لە خەڵک بین کاکە وەرە معارضەی شێگرت و